فەردەیە چیمایی بۆ بە 100,000 دینار کە پارەکە بە 35,000 دینار بوو 40,000 دینار بوو. ئەمە جوتیارێکە کە لیان داوە دەمودانی ئاشکانەوە لەسەر ئەو کێشەی ئەم وەرگرتنی ئەم پارەیە. ئەم 5,000 وەکو سەرانە لێمە لەسەر ئەو بڕەپارەی کە تەخسیس کراوە بۆ ئەو فەحسە زۆر لەوە زیاترە ئێمە بە بڕێکی کەمۆری ئەگرین. بە دووەداچوون دەکەین سەبارەت بە بازاڕی سەوزە و میوە لە هەرێمی کوردستان و دەچینە ئەلوەی سلێمانی و دەپرسین لەم بازاڕەدا چێ چاودێری جۆر و کۆالەتی ئەو بەرهەمانە دەکات کە دێنە ناو ئەلوەی سلێمانیەوە. جوتیاران و کاسبکارانی ناو ئەلوە باز لە کۆالەتی بەرهەمەکانیان و بەرهەمی ناوخۆ دەکەن و باز لەوەش دەکەن حکوومەتی هەرێم هیچ هاوکاریەکی جوتیاران ناکات تا بەرهەمی ناوخۆ زیاد بکرێت. ئێمە پارەکە و پێرارەکە دەبوو بە کۆمپانیا کە لە ئێرانەوە هاتوو لە تورکیاوە هات ئەمان کردی بە 23 دینار بە 23,000 بەس کە کۆمپانیەکە خۆمان دایاوردووە کردوەتی بە چەند 57,000 دینار چەندێک زافەی قسەتە سەری ئەمە کۆمپانیا ناوخۆیەکانی خۆمانە ئەوە ئەو ئینە ئەو سودەقە کە تۆی بینی ئەم سودەقە کە تۆی بینی ئەم سودەقە لێرانەوە دێت بە 450 دینار 400 دینار ومرجی ژەدا لێرە کە دروستێکن 750 دینار ئەمە دوو بەنسبەت ئەو چیمایی و ئەو دەرمانانەی کە دێن بە فەلاح وەرەگرێ بازرگان بە ئارەزوی خۆی خێری خۆی خاتە سەری وەزی خۆی ڕازین هەر کەسە شتێکی خاتە سەری بەس بەو دەرەجێشدا فەردەیە چیمایی بۆ بە 100,000 دینار کە پارەکە بە 35,000 دینار بوو 40,000 دینار بوو. باینجارمان هەیە تەماتە خەیار ترێ عێراقی خەیاری عێراقیمان هەیە بیبەری عێراقیمان هەیە کاڵک شووتی مانە هەمی بەرهەمی ناوخۆی خۆمانن. باینجانەکەی بە 200 بۆ 300 دینارە تەماتەیە 400 بۆ 500 دینارە ترێگەمان هەیە 500 بۆ 750 دینارە خیارمان هەیە 200 دینار بۆ 300 دینارە کە ئەمانە هەموو بەرهەمی ناوخۆی خۆمانن بەجددا موچێژێکی تایبەتی خۆیان هەیە وفە حکوومەت وەکو ئێستا بە هیچ شێوەیەک هاوکاری فەلاح ناکات. ئێستا بەرەبوومی خۆماڵی لە پرەودانە و لە زیادبوونە ئێستا بازاری نییە خۆتان لەوە چێ پرسیاتان لە فەلا جوتیارەکان کردبێ بازارێکی زۆر خراپمان هەیە تەماتە بە 200 دینارە 300 دینارە خیار بە 175 دینار 200 دینار ئەو پەڕی ئەمە بازارەکانمانە بازارێکی زۆر خراپمان هەیە و لەبەرەوەی ئەمەش کێشەکە گەڕێتەوە بۆ ئەوەی کە حکوومەتی ناوەند لە مەرزەکانی خواری و عراق و ناوەڕاستی عێراقەوە مەفتوحی کردووە هەموو هاوردەیەکی بەروبوومی کشت و کاڵی ئێستا داخڵە بێت و بە گومرچێکی زۆر کەم و شتێکی زۆر بەسییان لەوەرەگیری ئەمەش سیاسەتێکە و زەربەدانێکە لە جوتیاران و لە هەرێمی کوردستان. جوتیاران و کاسبکارانی ناو ئەلوان نیگەرانن لە بڕیارێکی حکوومەت بە وەرگرتنی بڕەپارەیەک بۆ هەر بارێک یان بەرهەمێک کە دێتە ناو ئەلوەوە باز لەوە دەکەن لەگەڵ ئەوەی بەرهەمەکانیان پارە ناکات ئەمەش بارگرانێکی ترە بۆ سەر جوتیاران و نمونەی بەرهەم و بڕی 5,000 دیناریان لێوەردەگیرێت بۆ هەر بارێک. 15 سنوقولەکەین ئەو 15 سنوقا 5,000 مان لێستێنن کابراایەکی ئێرانی لۆریەکی پێ تەنێک 4 تەن 5 تەنی پێ هەر 5,000 لێستێنن ئەو پولەکە ئێمە ڕۆژی کیلۆی 200,000 تا 250کە 250کە من 15 کیلۆمێنا و بای 6,000 بای 50,000 زیاتر نییە. هەر جارەیە کە تێن بۆ ئەم قادانە قادی 73 من لێرە ترۆزیە فرۆشی هەر جارێن جاروایە 4 فەردە ترۆزیمان پێەیە جاروایە 10 جاروایە 5,000 مالێسن بۆچی بۆ فەحز ئەم فەحسش فەحز دەرناچێ ئێمە ترۆزی فرۆشاوە نە فەحسمان بۆترێن نە پسوڵەی فەحز ئێنن نەیچ ترۆزی فرۆشاوە ئەم 5,000 وەکو سەرانە لێمانەچێن ئێنا نە پسوڵەی فەحسەکە نایەنێتەوە بڵێ ئەوە پسوڵەکە بڕۆ ترۆزیەکە بفرۆشە هیچ پسوڵەیەکمان ناداتێ یەک ئیمزایە ئەیگات و 5,000 مان لێسێنی هەموو سیارەیەک 5,000 مان لێ وەرەگیرێت کە 2 تەنی تایە تاکێگێت 11 تەنی تایە 5,000 لێ وەرەگیرێت هەموو سیارەیەکی شوتێکی لێ وەرەگیرێت کەس نازانێت ئەم شوتێ بۆ کوێچێت بەم 5,000کە لە دەم دەرگاکان وەرەگرن باوەڕکە ئەمە تەنها فەحسکردنێکی ڕۆتینیە ئەمە ناچێتە بواریەوە زۆربەی جوتیارەکان لا ئێمە گلەیەکەن ئێمە وەک لیژنەی سندیکا دێنە لا ئێمە ئەڵێن ئێمە فەحسەکەمان بارەکەمان فرۆشرا و ڕاستی شەکە ڕۆیشتۆتە ناو بازار ئەو سا فەحسەکەمان بۆیێتەوە ئەمە لە پای چی وە تا ئێستش هیچ بەروبوومێک
ئەم فەحسە ئەکرێت ڕەفز نەکراوە لە تێستەکەشا بۆی ماتوتەوە لەش نەشیاوە بخواردن ئەمە تەنها لەوە چێبری وەرگرتنەوەی پارەکە بێ و ڕۆژانە لەگەڵ جوتیارەکانیشا شەڕ و دەنگە دەنگە بێ و لێکدانیشە بێ و لە جوتیارەکانیشیان داوە ئەم بەیانی ئێستا ئەمە جوتیارێکە کە لیان داوە دەمودانیان شکانەوە لەسەر ئەو کێشەی ئەم وەرگرتنی ئەم پارەیە. بۆ بە دووەداچوونی زیاتر چوونەیەکێک لە دەواازەکانی ئەلوە تا لە نزیکەوە ئاگادار بین لە وەرگرتنی نمونەی بەرهەم و ئەو بڕەپارەی وەردەگیرێت لە هەر جوتیارێک کە بەرهەمەکەی دێنێتە ناو ئەلوەوە. لە ئێستادا بە بڕیارێکی وەزارەتی دارایی و بەڕێوەبەرەتی گشتی گۆمرگ هەر بەرهەمێک بێتە ناو ئەلوە نمونەی لێوەردەگیرێت و دەبرێتە تاقیگەیەکی تایبەت بۆ پشکنین تاقیگەی کۆنتترۆلی جۆری تایبەتە بە پشکنینی بەروبمە کشت و کاڵیەکانی ناو ئەلوەی سلێمانی و لێرە پشکنین بۆ بەرهەمەکان دەکرێت. ئێمە وەکو کۆمپانیای هامسا خاوەنی تاقیگەی کشت و کاڵی لە ئەلوەکانی سلێمانی تاقیگەی بەروبوومی کشت و کاڵی دەست بەکار بووین بە مەبەستی پشکنینی هەموو بەرهەمێکی خۆماڵی و دەرەکی کە ناو ئەلوەی سلێمانیەوە بۆ ئەوەی کە ئەم بەرهەمە پێش ئەوەی بگاتە دەست هاوڵاتی پشکنینی تەواوی بۆ بکرێت لە ڕووی کیمیایی و مایکرۆبایۆلۆجیەوە و بە بەرهەمێکی تەندروست بگاتە دەست خەڵک. سەرەتا ئێمە لە دەرگاکانە نمونە وەرئەگیرێت یەتە مختبەرەکانمانەوە فەحسی بۆکرێت لە ماوەی 20 دقیقە چارێکە بۆ نیو سەعاتە لە ماوەی چارێکە بۆ نیو سەعاتە ئەم نەتیجەیە بەهۆی داتابیسێکەوە بە ئۆنلاین نەگاتەوە بە ساحب قاتعەکە یا فەلاحەکە ئەگەر شیاوی خواردن بێ هیچ ناکرێت ئەگەر شیاو نەبێ ئێمە پسوڵەیەکی ڕاگررتنی بۆکەین کە لە ڕێی قایمقامێتەوە پێمان درراوە ئەم پسوڵەی بۆ ئەنێرین بەرهەمەکەی نەفرۆشێ ڕایگرێت تا قایمقامێتێت لیژنەکانی قایمقامێت بە هاوانگی لەگەڵ ئەوانە هەڵەسین بە تەلەفکردنی ئەو بەرهەمە دوای دەبڵچێکردنەوەی فەحسەکە گەر لە فەحسا دەرنەچوو جارێکی تر ناردنەوەی ئەنجام بۆ فەلاح یاخود بۆ خاوەن نووسینگە لە ماوەی چارێکێک بۆ 20 دقیقەیە. ئەو بڕەپارەی کە تەخسیس کراوە بۆ ئەو فەحسە زۆر لەوە زیاتر ئێمە بە بڕێکی کەمۆری ئەگرین کە داشکاندنی تاوامان کردووە بۆ بەرهەمی ناوخۆ بۆ هاوکاری جوتیار لە تاقیگەی کۆنتترۆلی جۆری پشکنین بۆ گشت بەروبوومە کشت و کاڵەکانەکرێ پشکنینەکانمان پشکنینی PH برێکسە نیتراتە مادەی قڕکەرە مادەی پێستیسایدە هەموو ئەو بەرهەمە کشت و کاڵانی کە ئێتە ناو تاقیگەکەەوە پشکنینیان بۆکرێت لە ماوەی 15 بۆ 30 خولەک ئەنجامی پشکنینەکان ئەدێرێتەوە بۆ خاوەنەکانی هەموو ئەو میتۆد و پرۆسیجەرانی کە لە ناو تاقیگەیە بەکارێنرێت شەهادەی IOEC و ئایزۆی جیهانی هەیە باوەڕ پێکراوە پاشان ئەنجامەکان بەراورد دەکرێت بە ستانداردی عراقی و ستانداردی جیهانی و لەسەر ئەساسی ئەوە کە ئەنجامەکان شیا و نەشیاوی ئەدرێتەوە بۆش ڕەفز و قوبوڵەکرێت. دیارە بەرهەمە کشتتوکاڵەکان زۆر گرنگە پشکنی بۆکرێ بە تایبەتی پشکنی کیمیایی و بەکتۆلۆژی چونکە بەداخەوە بەهۆی نەبوونی هۆشیاریان زۆر جار بەهۆی ئەوەی کە بەرهەمەکە زیادکە زۆر جار بەشێک لە فەلاحەکان ڕێژێکی زۆر موادی کیمیایی بەکاردێن بۆ بەرهەمێنانی بەرهەمە کشتتوکاڵەکان بە تایبەتی ڕێژێکی زۆر هۆرمۆن بەکاردێنرێت کە ئەمەواکە کاریگەری بێ لەسەر تەندروستیمان یان ڕێژێکی زۆر پێستیسایدەکان بەکارێنە کە بە دڵنیاییەوە ئەگەر پشکنی بۆ بەرهەمە کشتتوکاڵەکە نەکرێت نازانین ڕێژەی پێستیسایدەکە چەنە بە بەرومە کوشتتوکاڵەکەەوە یان ڕێژێکی زۆر موادی کیمیایی بەکاردێنرێت بۆی کە بەرهەمەکە زۆر بێت بە زووی پێبکاو زۆر بێت هەم هۆرمۆن هەم موادی کیمیایی کە ئەمە بە دڵنیاییەوە کاریگەری بێت لەسەر ڕژەی نیترات بۆ نمونە گەر ئێستا باسی شووتیکەین شووتیە ببێت ڕژەی نیتراتەکەی 6 ppb بێ بەڵام بەداخەوە زۆر جار بۆ ئەوەی کە ڕێژێکی زۆر موادی کیمیایی بەکاردێنێت ڕژەی نیتراتەکەی بەرزەبێتەوە بۆیە بە دڵنیاییەوە پشکنی تاقیگەیی بۆ بەرومی کوشتتوکاڵی بە تایبەتی پشکنی کیمیایی و بەکتۆلۆژی و پشکنی پێکهاتەی زۆر زەڕورە کە بۆ هەموو بەرومی کوشتتوکاڵی بکرێت بۆی کە دڵنیابین لە ئەنجامی پشکنینەکەی. ساڵانە خاوەن پرۆژە کشتتوکاڵی و جوتیار و خاوەن ڕەز و باخەکان لە هەرێمی کوردستان هەوڵەدەن بەرهەمەکانیان لە سەوزە و میوە و بەرهەمەکانی تر بخەنە بازاڕەکانەوە بە هیوە و ئومێدی دەستکەوتنی داهات و دابینکردنی بژێوی ژیانیان. جوتیاران داوا لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم دەکەن ڕێگری بکات لە هێنانی بەرهەمی دەرەوە یان باجی زیاتری بخاتە سەر بۆ ئەوەی بتوانن بەرهەمەکانیان لە بازاردا ساخ بکەنەوە و ڕەنج بە خەسار نەبن.